دایکان و باوکانی بەڕێز وریای منداڵەکانتان بن ئاگاتان لە منداڵەکانتان بێ ئێوە بەرپرسیارن لە ئاست پەروەردەکردنی منداڵەکانتان و منداڵەکان ئێوە ئەمەنداری ئەوانن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان بەرپرسن لە ئەس ئەو بەرپرسیارەتیە منداڵەکانی خۆتان نەدەنە دەستی خەڵکی کەتر ئاراسەی نادروست با نەکرێن كل مولود يولد على الفطرة فأبواه يهوداني أو يمسراني أو يمجساني هەمویان لەسەر فطرەتێکی پاکی خاوێن لە دایک بوون دایک و باوکن ئاراسەی نادروستیانەکەن بە ئاقاری فکر و بیر و باوەڕ و ئایدیای خراپیانە بن بۆیە ئێوە بەرپرسن لە ئەخلاقیان لە عەقیدە و بیر و باوەڕیان لە خوڕەوشتان لە تەواوی ژیانیان واللهی لە ڕۆژی دوایی لێپرسینەوەتان لەگەڵا کرێ خوای پەروەردگار ئەگەر ئێوە ئەو ئەمانەتان بەڕێک و پێکی جێبەجێ نەکرد بێ ئێوە لێپرسینەوە لەگەڵ ئێوە ئەکا یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا ئەی ئەوانەی کە ئیمان و باوەڕتان هێناوە خۆتان و ماڵ و منداڵی خۆتان لە ئاگرێک بپارێزن کە خۆراکێکی بەردوو مرۆڤە